دەسەڵاتی شارستانی فڕۆکەوانی تورکیا لەگەڵ دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقی ڕێکەوتون لەسەر ئەنجامدانی گەشتەکانیان بە ڕێژەی حەوت ڕێحلە لە هەفتەیەکدا و خۆشحاڵانە ئەو ڕێحلانە ئەو گەشتانە هەردوو فڕۆکەخانەی شاری سلێمانیە دەوڵەتی سلێمانی و هەولێریش دەگرێتەوە وەکو سکاچۆڵی هێڵی ئاسمانی عێراقی کە دای بەزاندووە ڕۆژی حەڤەی مانگ لە هەولێرەوە گەشت دەست پێ دەکاتەوە بۆ تورکیا لەسەر هێڵی ئاسمانی عێراقی و ڕۆژی 20 مانگیش لە سلێمانی دەست پێ دەکاتەوە هەروەها هەردوو فڕۆکەخانەی بەخا و بەسڕش ئەم گەشتانە لە خۆ دەگرێت. ئامادەکاری کۆمپانیە نووسنگەکان لە شاری سلێمانی چۆنە نرخەکان چۆن ئەگەر هاوڵاتیەک بێ گەشت بکات چی بکات؟ ئێمە زۆربەی زۆری ئیش و کارەکانمان لەسەر وڵاتی تورکیا بە بۆنەوەی کە گەشتیار زۆرە بۆ تورکیا ئەهلی بازار زۆرەکە چەند تورکیا و خوێندکارانەکە دەچنە تورکیا بۆ خوێنن و ئەو گەشتیارانە کە ترانزیتیان هەیە لە وڵاتی تورکیا بەرە وڵاتانی کە گەشتێکی زۆر تەڵەبێکی زۆر هەیە لە سەر تورکیا و پێ خۆشحاڵە نرخەکان کە لە تورکیا و هەرزانترەکە وەکو شوێنەکانی کە ستا بۆ نمونە ئەگەر هەڤەی مانگ سەری خشتەکە بکەن یەک سەربایی $269 هەردوو سەریش لە $420 ئەمە وا دەکات کە نرخی بازار دابەزێت و گەشتێک زیاتر هەبێ بۆ تورکیا و خەڵکی بتوانێت منافەسەی هێڵەکانی کە بکات کە ئیسا نرخەکانیان زۆر بەرزە.